بەناوی خوای بەخشندە و میهرەبان. بۆچی دەوڵەتان ئەچنە جەنگەوە لەگەڵ یەکتر؟ بۆچی ئاشتی و ئاشتەوایی یەکەن؟ بۆچی هەندێک جار ململانێ و بۆچی هەندێکی جار هەماهەنگی یەکترەکەن؟ ئایا ئاشتی جیهانی ئەکرێت بەدی بێت؟ ئایا جەنگ ئەکرێت بنبڕ بکرێت؟ ئایا دەوڵەت چۆن بیرەکاتەوە؟ چی لە پشت سیاسەتی دەوڵەتانەوەیە؟ سڵاوتان لێبێت، من پەروێز مەحموودم. لە هەر کوێیەک و هەر کاتێک بینێر و بیسەری ئەم بابەتە بن، هیوام باشی سەلامەتیتانە. خۆشحاڵم کە لە چوارچێوەی زنجیرە ڤیدیۆیەک پێکەوە ئەبین بۆ ڕوونکردنەوە و باسکردنی تیۆرەکانی پەیوەندیدنەی دەوڵەتیەکان. ئەو پرسیارە سەرەکیانەی کردمان بریتین لەو پرسیارە گەورانەی کە بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان هەوڵی وەڵامدانەوەیان ئەدات. ئێمەش هەوڵە دەین لە چوارچێوەی کۆمەڵە بابەتێک کۆمەڵە ڤیدیۆیەک پرسە جیاوازیەکانی پەیوەندیدنەی دەوڵەتیەکان و تیۆرە جیاوازیەکان ڕوونکەینەوە. بێگومان ڕاوبۆچینی جیاواز لەناو هەموو بوارێکدا هەیە. بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکانیش بەدەر نییە لەو جیاوازیە. هەر بۆیە کۆمەڵێک تیۆری جیاواز هەیە کە تێڕوانینیان و ئارگومنتەکانیان جیاوازە سەبارەت بە کێشەکان و سەبارەت بە پرسیارە گەورانەی کە لە سەرتاوە کردمان. ئەڵقەی یەکەممان تایبەت دەبێت بە پێشەکی و پێناسەیەک بۆ هەم بۆ تیۆری و هەم بۆ بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان. لەم بابەتەیە من هەوڵەدەم سەرەتا دوو پێناسەی کوردی تیۆری بکەم، پاشان بچمە سەر باسکردنی 4 جۆری جیاوازی تیۆری. دواتر پێناسەیەکی کورتی بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان و ناساندنێکی کورتی بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکانەکەم وەکو دیسپلینێک، وەکو بوارێکی خوێندنی ئەکادمی. دواتریش لە کۆتاییدا باز لە کۆمەڵێک سوود و کۆمەڵێک دەرفەت دەکەین کە ئەکرێت زانیاری ئێمە لەبارەی بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان پێمان ببەخشێ، یاخود بە زۆرێکتر ئەم کۆرسە و ئەم بەزانینی تیۆرەکانی پەیوەندیدنەی دەوڵەتیەکان ئەکرێت چی بە ئێمە ببەخشێت. تیۆری چییە؟ هەڵبەت تیۆری یەکێکە لەو چەمکانەی کە بەکارهێنانێکی زۆر فراوانی هەیە، هەم لە زانستە سروشتیەکان، لە زانستە کۆمەڵایەتیەکان و تەنانەت لە هەندێک بوار کە نازانستیشن وشەی تیۆریان بۆ بەکاردێ. بۆیە من خۆم لەوە نادەم کە پێناسەی تیۆری بە شێوەیەکی فراوان بکەم، بەڵکو تەنها لە ناو بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان هەوڵەدەم پێناسی بکەم، واتە ئەو مانایی کە لە بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان هەیەی بەکارێنم. هەر بۆ ئەم مەبەستەش زاناکانی ناو بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان بەکارەهێنم و پێناسەکانی ئەوان باس ئەەکەم. پێناسەی یەکەم بریتە لە پێناسەی کێنس وۆڵز. کێنس وۆڵز یەکێکە لە بیرمەندە هەرە دیارەکانی ناو بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان. لە کتێبێکیدا لە ساڵ 1970 نووسویەتی بە ناوی Theory of International Relations تیۆری بەم شێوازە پێناسە ئەکات. کێنس وۆڵز پێی وایە کە تیۆری وێنەیەک یاخود نەخشەیەکی گەورەیە لە مێشکدا دەربارەی کایەکی سنووردار. لەم پێناسەوە ئێمە ئەومان بۆ دەرەکەوێت کە تیۆری وەکو نەخشەیەک یاخود وەکو وێنەیەکی گەورەیە، بۆ مانایی کە تیۆری ناچێتە ناو وردەکاریە وردەکانی ناو ئەو بوارە دیاریکراوە. ئێمە گەر نەخشەیەک بە نمونە بهێنینەوە، ڕێگا سەرەکیەکانمان پیشانەدات کە بەسە بۆ ئەوی بگەینە شوێنی مەبەست. نەخشەیەک بیناکان یاخود درەختەکان یاخود هەموو وردەکاریەکی ئەو شوێنە پیشان نادات کە ئەیخاتە ڕوو. تیۆریش بە هەمان شێوازە. بنەما سەرەکیەکان، ڕێگا سەرەکیەکان ئەو زانیارە سەرەکیانەمان پێشکەشەکات کە بەسن بۆ ئەوەی ئێمە لەو بوارە دیاریکراوە تێبگەین. لێرە شەوەیە کە هەموو تیۆریەک زانیاری وردەکان یاخود بەشێک لە بوارێکی دیاریکراو بەجێ ئەهێڵێت. واتە هەموو تیۆریەک کەڤەری هەموو بوارێک ناکات، بەڵکو بەپێی تیۆرە جیاوازەکان بەشێک زەقەکاتەوە و بەشێکی تر لە بابەتەکە ڕاستیا بەجێ ئەهێڵێت. بۆ ئێمە پێناسەی یەکەمە نەخشەیەک یاخود وێنەیەکی گەورەیە لە مێشکدا دەربارەی کایەکی سنووردار. پێناسەی دووەم بریتە لە پێناسەی ڕۆبەرت کیۆهان. ڕۆبەرت کیۆهانی بە هەمان شێوەیەکێکە لە بیرمەند و یەکێکە لە نووسەرەکانی ناو بواری پەیوەندیدنەی دەوڵەتیەکان. ئەو پێی وایە کە تیۆری بریتە لە ڕوونکردنەوەی دووبارە بووەکان لە ڕەفتار و دەرئەنجام یاخود لە هۆکار و دەرئەنجامەکان. کیۆهان پێی وایە کە بە سیرکردنی مێژووی هەر وڵاتێک یاخود بە سیرکردنی هەر دیاردەیەک لە دیاردەکانی وەکو جەنگ، وەکو ئاشتی، وەکو ململانیەکان یاخود هەر دیاردەیەکتر لە ناو پەیوەندیدنەی دەوڵەتیەکان دووبارە بوونەوەیەک هەیە. واتە هەمیشە کۆمەڵێک هۆکار دەبنەوە هۆکاری هەمان دەرەنجامەکان، یاخود هەمیشە کۆمەڵێک
ڕەفتار سەرکێشنەوە بۆ هەمان دەرەنجام. کیۆهان پێی وایە کە تیۆری دەبێت ئەمە ڕوونکاتەوە، کام کۆمەڵە ڕەفتار کام کۆمەڵە هۆکار هەمیشە سەر دەکێشنەوە بۆ دەرەنجامە جیاوازیەکان. ئەمە بریتە لە دوو پێناسەی کورتی تیۆری. هەڵبەت تیۆری جۆری جیاوازی زۆرە بە پێش شێوازی کارکردنی ئەو تیۆریە. لێرەدا 4 جۆری سەرەکی تیۆری بازەکەم. تیۆری یەکەم شێوازی یەکەم بریتە لە تیۆری ڕوونکردنەوەی. تیۆری ڕوونکردنەوەی بریتە لە وەرگرتنی کۆمەڵێک ڕووداوی یەک لە دوای یەک یاخود کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک ڕەفتار و ڕوونکردنەوەیان بۆ گەشتن بە دەرەنجامەکان. بەنمونە ئێمە ئەو ڕووداوانە یاخود ئەو دیاردانی ناو سیاسەتی جیهانی بەنمونە کۆتایهاتنی جەنگی سارد کۆمەڵێک ڕەفتار کۆمەڵێک ڕووداو دەبێتە هۆی ئەمە یاخود هەڵگیرسانی جەنگە جیهانیەکان کۆمەڵی ڕووداوی یەک لە دوای یەک کۆمەڵێک ڕەفتار بوونەتە هۆکاری ئەم دەرەنجامە. تیۆری ڕوونکردنەوەی وەکو لە ناوەکەیەوە دیارە ئەمە ڕوون دەکاتەوە. ئەم جۆرە لە تیۆری پێویستە چەند تایبەتمەندیەکی هەبێت. تایبەتمەندیەکەم بریتە لەوەی کە دەبێت تیۆری ڕوونکردنەوەی توانای ڕوونکردنەوە و شیکردنەوەی هەبێت نەک تەنها پێشبینیکردن. بە نمونە دیاردەیەکی سروشتیوەک و خۆرئاوابوون یاخود خۆرەڵاتن ئەگەر بە نمونە وەربگرین. ئەگەر ئێمە چاودێری بکەین چەند ڕۆژێک چەند لە دوای یەک کاتەکانی وەربگرین ڕەنگە بۆ ڕۆژی داهاتوو ئێمە بە نزیکراوی بتوانین پێشبینی ئەوە بکەین کە کەی خۆر هەڵدە یاخود کەی خۆر ئاوا دەبێت. ئەمە تەنها پێشبینیکردنە و لە ڕێگەی تەنها چاودێریکردنێکی سادەوە ئەتوانین پێی بگەین. بەڵام ئەمە نابێتە تیۆری. تیۆری ئەو کاتەیە کە ڕوونی ئەکاتەوە وەشی ئەکاتەوە بۆچی ئەم دیاردەی ڕوئەدات تا بچێتە ناو وردەکاریە فیزیاییەکە کە بەرمونە لە ئەنجامی خولانەوەی زەویە بە دەوری خۆی و بە دەوری خولگەی خۆرا لە هەمان کات. بە هەمان شێوە لە بواری پەیوەندیە دەوڵەتیەکان تیۆریەک نابێت تەنها پێشبینی بکات بەڵکو بێ ڕوونی بکاتەوە و ئارگومنت بخاتە ڕوو کە بۆچی ئەمە بەم شێوازەیە. تایبەتمەندی دووەم کە دەبێت لە تیۆری ڕوونکردنەوەیدا هەبێ بریتە لەوەی دەبێت گشتگیر بێت. واتە نابێت تەنها بەسەر یەک حاڵەت یاخود چەند حاڵەتێکی کەمە جێبەجێ بێت. ئارگومنتی سەرەکی تیۆری دەبێت گشتگیر بێت بەسەر سەرجەم حاڵەتەکانە جێبەجێ بێت. وۆلتس هەر سەبارەت بە تیۆری دەڵێت کە تیۆری ڕوونکردنەوەی یاساکانن. یاساش دەبێت گشتگیر بێ. هەر بۆیە لێرەوەی کە ئەگەر تیۆریەک تەنها بەسەر یەک حاڵەتی دیاریکرا و یەک دیاردەی دیاریکرا و یاخود لە یەک فترەی دیاریکراوی مێژوو یا کار بکات ڕاستیە ناچێتە چوارچێوەی تیۆریەوە. دەبێت گشتگیریەک لە تیۆریەکەدا هەبێت. خاڵێک تر کە پێویستە لە تیۆری ڕوونکردنەوەیە هەبێت ئەوەیە کە دەبێت ئارگومنتی سەرەکی تیۆری توانای تاقیکردنەوەی هەبێت. واتە کاتێک ستیتمنتێک ئەخاتە ڕوو تیۆریەک یاخود ڕستەیەک ئارگومنتێک ئەخاتە ڕوو دەبێت ئەم ئارگومنتە توانای تاقیکردنەوەی هەبێت بۆی بزانین ئایا دروستە یاخود دروست نییە. بە نمونەیەک ئەمە نمونەیەک ڕستەیەک وەربگرین کاتێک دەڵێ هەموو فریشتەیەک باڵی هەیە. ئەمە ستیتمنتێکە ڕستەیەکە خەبەرێکە یاخود. بەڵام ئایا ئەم ڕستەیە توانای تاقیکردنەوەی هەیە؟ ئایا ئەمە کرێ فریشتە ببینین؟ ئایا کەس فریشتەی بینیوە؟ ئایا زانست ئەتوانێت ئەم بابەتە یەک لا بکاتەوە یاخود هیچ ڕێگایەکەیە بۆ تاقیکردنەوەی ئەم ڕستەیە کە ئایا بزانین وایە یاخودوانە؟ بێگومان نەخێر هیچ ڕێگایەک نییە. ئارگومنتی تیۆری نابێت دەم شێوازە بێت بەڵکو بێت توانای تاقیکردنەوەی هەبێت و ڕێگایەک هەبێت بۆ یەکلاکردنەوەی دروستی و نادروستی ئارگومنتی ئەو تیۆریە. جۆری دووەمی تیۆری بریتە لە تیۆری ڕەخنەیی. تیۆری ڕەخنەیی سەرکاری لەگەڵ ڕوونکردنەوەی دیاردەیەک نییە بەڵکو ڕەخنە لێگرتنیەتی. واتە دیاردەیەک وەرئەگرێت ڕەخنە لەم دیاردەی ئەگرێ بە مەبەستی گۆڕینی. تیۆرە ڕەخنەیەکان لە ناو بواری پەیوەندیە دەوڵەتیەکاندا زۆرن لە ڕاستیە. بە نمونە تیۆریەکانی فێمینیزم، مارکسیزم یاخود چەند جۆرێک تری تیۆری لە بواری پەیوەندیە دەوڵەتەکانە هەن کە ئەچنە چوارچێوەی تیۆری ڕەخنەییەوە. واتە تەنها ڕوونکردنەوەی ئێستا و ڕوونکردنەوەی واقع نییە بەڵکو ڕەخنە لێگرتنیەتی بە مەبەستی
گۆڕینی. جۆری سێمی تیۆری بریتە لە تیۆری نۆرماتیڤ یاخود تیۆری بەهایی. ئەم جۆرە لە تیۆری ڕوانینی بۆ داهاتووە. واتە چۆن؟ واتە پێمان دەڵێت کە دەبێت بابەتەکە چۆن بێت. بەنمونە لە بواری پەیوەندیدارە نێودەوڵەتیەکانە پێمان دەڵێت کە دەبێت سیاسەتی جیهانی چۆن بێت، بابەتە ئەخلاقیەکان، بابەتەکانی وەکو دادپەروەری، باس لەم بابەتانە ئەکا. ought to be دەبێت چۆن بێت، نەک ئێستا چۆنە. ئەم جۆرە لە تیۆری پرسیارە ئەخلاقیەکان ئەو ڕوژێنێت گرنگیدا بە بواری یەکسانی، بە بواری دادپەروەری جیهانی، بە ئەو پرسیارە گەورانەوە، بە ئەو ئامانجە گەورانەی کە دەبێت پێی بگەین، ئێستا پێی نەگەشتوین. جۆری چوارەمی تیۆری و جۆری کۆتایی بریتە لە تیۆری بنیات یاخود تیۆری بنیاتگەرایی. ئەگەر تیۆری ڕوونکردنەوەی بریتی بوو بێت لە ڕوونکردنەوەی ئێستا و تیۆری ڕەخنەی بریتی بوو بێت لە ڕەخنەگرتن لە ئێستا و تیۆری نۆرماتیڤ بریتی بوو بێت لە ڕوانین بۆ داهاتوو، ئەوە تیۆری بنیاد لە ڕاستیە چیرۆکێکی ژێڕێتەوە، چیرۆکی ئەو ئێمە چۆن گەشتوونێتە ئەم تێگەشتنەی ئێستا، تێگەشتنەکانی ئێمە بۆ واقع، بۆ سیاسەت، بۆ دەوڵەت، بە دادپەروەری، بۆ هەموو بوارەکان چۆن گەشتوونێتە ئەمە، چۆن بنیاندراوە. ئایا بنیادێکی کۆمەڵایەتی هەیە، بنیادێکی مێژوویی هەیە، یاخود ئێمە چۆن ئەم تێگەشتانەمان بۆ دروست بووە، چی کاریگەری هەبووە لەسەری زمان، ناسنامە، شوناس. باز لە هەموو ئەم فاکتەرانە ئەکا بۆ لە قاڵبدانی تێگەشتنی ئێمە بۆ ئێستا. ئەم پێشێکی کوردە سەبارەت بە تیۆری بەسە. ئایا پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان چییە؟ پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان ئەتوانم دابەش بکەم بۆ سێ بەش بۆ ئاسانی بۆ تێگەشتن. لە پەیوەندیدارە نێودەوڵەتیەکانە ئێمە کۆمەڵێک پرسی سەرەکیمان هەیە لەلایەک، واتە ئەو کێشانە یاخود ئەو پرسانی بواری پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان لێکۆڵینەوەیان دەربارە ئەکات. پرسەکانی ئاسایش، پرسەکانی جەنگ، پرسی هەماهەنگی نێودەوڵەتی، پرسی سیاسەتی جیهانی، کۆمەڵێک پرسمان هەیە کە دواتر باسییان لێوەکەین. کۆمەڵێک ئەکتەرمان هەیە، واتە ئەو ڕۆڵگەیڕانی لە ناو سیاسەتی جیهانیا ڕۆڵەگەیڕن. دەوڵەتەکانن، ڕێکخراوە نێودەوڵەتیەکانن، ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان، کۆمپانیا فرێنەتەوەیەکان و هەموو ئەو ئەکتەرانی تر کە لە دواتردا باسییانەکەین. بەشی سێمی بواری پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان بریتە لە تیۆریەکان. کۆمەڵێک تیۆری جیاوازمان هەیە، ڕیالیزم، لیبرالیزم، بنیادگەرایی، مارکسیزم، فێمینیزم، هەموو تیۆریانی کە لە بابەتەکانی داهاتوودا باسییانەکەین. بواری پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان بریتە لە لێکۆڵینەوە و خوێندنی ئەکادیمی دەربارەی کارلێکەکانی نێوان ئەم ئەکتەرانی کە باسمان کرد بۆ گەشتنە دەرئەنجامەکان، دەرئەنجامەکان وەکو ئاشتی، وەکو جەنگ، وەکو هەماهەنگی و بۆ داڕشتنی سیاسەتی جیهانی، سیاسەتی ئابووری، سیستەمی بازرگانی جیهانی، هەماهەنگی نێودەوڵەتی، هەموو ئەو پرسیانەی کە بواری پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان گرنگیان پێدا. و لەم لاشەوە تیۆریە جیاوازیەکانمان هەیە کە کارلێکەکانی نێوان ئەم ئەکتەرانە ڕوون دەکەنەوە. کاتە پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان بوارێکی خوێندنی ئەکادیمی دیسیپلینێکە لێکۆڵینەوە ئەکات دەربارەی کارلێکەکانی نێوان ئەکتەرەکان و یەکەکانی ناو پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان بۆ گەشتنە دەرئەنجامەکانی وەکو جەنگ و ئاشتی و ململانێ و هەماهەنگی و داڕشتنی سیاسەتی جیهانی و حکومڕانی جیهانی. مێژوویەکی کورت سەبارەت بە سەرهەڵدانی بواری پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان و بوارێکی ئەکادیمی. لە دوای جەنگی جیهانی یەکەم کە یەکێک بوو لە کارەساتە سیاسیە گەورەکان، کارەساتە مرۆییە گەورەکان، ویستێکە بوو بۆ داڕشتنی جۆرێک لە نەزمی جیهانی لە سیاسەتی جیهانی کە ڕێگر بێت لە دووبارەبوونەوەی کارەساتێکی تری لەم شێوازە. لایەنە براوەکانی جەنگی جیهانی یەکەم بە سەرکردایەتی ئەمریکا و وودرۆ ویڵسنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو کاتەدا سەرکردایەتی دەستەیەکیانە کرد کە پێیان وترا ئایدیالیستەکان. ئایدیالیستەکان ویستیان هەبوو کە لە ڕێگەی بەدامەزراوەیکردنی سیاسەتی جیهانی، لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، لە ڕێگەی ڕۆڵی یاسا، لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی تر کە لە بابەتەکانی داهاتووە باسییانەکەم دەیانویست ڕێگیری بکەن لە جەنگێکی تری لەو شێوازە، کۆنتڕۆلی بکەن یاخود بەلایانی کەمەوە. یەکێک لەو بوارانێک کە گرنگیان پێدا بریتی بوو لە
بە زانستیکردنی سیاسەتی جیهانی. چکە پێیان وا بوو یەکێک لەو هۆکارانەی کە بۆ هۆکاری جەنگی جیهانی یەکەم و ئەو کارە سادە گەورەیە بریتیوە لە نەزانی، بریتیوە لە ناشارەزایی یاخود نەبوونی زانیاری دەربارەی ڕەفتاری دەوڵەت، دەربارەی سیاسەتی نێودەوڵەتی. بۆیە دەیانویست سیاسەتی نێودەوڵەتی بە زانستی بکەن، جەستەیەکی زانستی بۆ دروست بکەن. هەر بۆیە لە پێناو ئەوەدا هەستان بە کردنەوەی یەکەم بەشی زانکۆی یەکەم فاکەڵتی بۆ بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە وڵاتی وێڵز. بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان وەکو خوێندنی ئەکادیمی و خوێندنی زانکۆیی و دیسیپلینێک لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دەست پێ کات، وەتە لە ساڵی 1990. ئەویش وە گوتم بە هۆکاری ئەوەی کە پێیان وا بوو یەکێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی جەنگی جیهانی یەکەم بریتیوە لە نەزانی و نە لە بوونی زانیاری دەربارەی دەوڵەت و دەربارەی سیاسەتی نێودەوڵەتی. بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان کۆمەڵێک پرسی سەرەکی هەیە کە دەربارەیان لێکۆڵینەوە ئەکاوە دەربارەیان ئەدوێ، واتە تیۆرە جیاوازەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ئەتوانین دابەش بکەین بەسەر چەند پرسێکی سەرەکیە. یەکێک لەو پرسانە بریتە لە پرسی ئاسایش و پرسی ململانێ. ئەم پرسە هەموو بوارەکانی پەیوەست بە جەنگ، سەرهەڵدانی جەنگ، بە گرژی و ئاڵۆزی و سەرهەڵدانی ململانێ لە نێوان دەوڵەتان لەخۆوەگرێ. پرسەکانی تایبەت بە ئاشتی، بە کۆنتڕۆڵکردنی جەنگ، بە کۆنتڕۆڵکردنی چەک، بە کۆنتڕۆڵکردنی تیرۆریزم و ناسەقامگیری نێودەوڵەتی لێکۆڵینەوە ئەکات دەربارەی هەموو ئەم بوارانە. یەکێکتر لە پرسەکان بریتە لە پرسی هەماهەنگی نێودەوڵەتی. هەش لێکۆڵینەوە لەوەی چۆن لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە، چۆن لە ڕێگەی گفتوگۆ، لە ڕێگەی لێکتێگەیشتنەوە ئێمە بگەینە هەماهەنگی نێودەوڵەتی. چۆن بتوانین دەوڵەتەکان لە یەکتر نزیک بکەینەوە، ئەو ناڕوونی کە هەیەە، ئەو نادڵنیایی کە بەرامبەر بە یەکتر هەیەە کەم بکرێنەوە بگەینە هەماهەنگی نێودەوڵەتی. یەکێکتر لە پرسەکان بریتە لە پرسی حکومڕانی جیهانی، بەڕێوەبردنی سیاسەتی جیهانی. ئەمیش دووبارە لە ڕێگەی لێک نزیکردنەوەی دەوڵەتان و داڕشتنی سیستەمێک بۆ بەڕێوەبردنی کاروباری جیهانی و بازرگانی، تا ڕێخستنی سیستەمی بازرگانی، ڕێخستنی سیستەمی ئابووری جیهانی لە ڕێگەی ڕێکخراوەکان وەکو سندوقی دراهی نێودەوڵەتی یاخود هەموو ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن بە حکومڕانی کایەک لە کایەکانی سیاسەتی جیهانی. یەکێکتر لە بوارەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان بریتە لە بواری مافی مرۆڤ و گەشەپێدان. ئەمیش پێویستە بە لێکۆڵینەوە و لە وردبوونەوە لە سوێنەتی چارەسەرکردنی بۆ کێشەکانی وەکو نایەکسانی جیهانی، وەکو ناداتپەروەری جیهانی و کێشەکانی مافی مرۆڤ لە وڵاتانەی کە بە شێوازێکی نائینسانی مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیانەکەن یاخود کۆمەڵێک سیاسە دەگرنە بەر کە کێشە بۆ مرۆڤ دروستەکە بەگشتی لە بوارەکانی وەکو پیسکردنی ژینگە بیگرە هەتاوەکو سەرکوتکردنی هاوڵاتیانی خۆیان و سەرکوتکردنی ئازادی تاکە کەسی. هەروە بواری گەشەپێدانی ئەو دەوڵەتانی کە پێویستیان بە یارمەتی هەیە، ئەو دەوڵەتە هەژارانەی کە پێویستیان بەوە هەیە لەلایەن دەوڵەتانی ترەوە قەرزیان پێ بدرێ یاخود یارمەتی بدرێن بۆ ئەوەی بگەنە ئاستێک لە گەشەپێدان کە هاوڵاتیانی بتوانن بە شێوازێکی باش یاخود بە شێوازێک کە هاوتا بێ لەگەڵ ستانداردی جیهانیا بتوانن ژیان بکەن. ڕاستە بابەتی کۆتایی کە ئەمێ باسی بکەم لەم ڤیدیۆتا بریتە لەوەی کە ئایا شارەزابوون و هەبوونی زانیاری دەربارەی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و تیۆریە جیاوازیەکان بۆچی گرنگە. 4 خاڵی سەرەکی بازەکەم لەم بوارەیە. خاڵ یەکەم بریتە لە دابینکردنی چوارچێوەیەکی شیکاری، هەبوونی زانیاری دەربارەی تیۆریە جیاوازیەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان چوارچێوەیەکی شیکاریمان بۆ دابینەکات بۆ تێگەیشتن لە سیاسەتی دەوڵەتان، بۆ تێگەشتن لە دەوڵەت، بۆ تێگەشتن لە دیاردە و ڕوودا سیاسیەکان. هەتا کۆمەڵێک بنەمای سەرەکی دەهاتێ، کۆمەڵێک زانیاری، کۆمەڵێک تێڕوانینت ئاهاتێت کە بە زۆرێک لە زۆرەکان تێگەیشتنێک بۆ تۆ دروستەکە و چوارچێوەیەکت بۆ دروستەکە تا بتوانین لەناو ئەم چوارچێوەیە
خوێندنەوە بکەیت وە چیکردنەوە بکەیت وە تێبگەیت لە ئەو دیاردە و ئەو ڕووداوانی کە لە چواردەوە ڕوو ئەدەن. یەکێکتر لە شتانی کە پەیوەندیە نێودەوڵەتیەکان پێمانە بەخشێ بریتە لە تێگەیشتن لە دیدگا جیاوازەکان. وەک باسم کرد تیۆری جیاواز هەیە لە بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان. ئەم تیۆری جیاوازانە هەرێکیان تێڕوانینێکی جیاوازیان هەیە بۆ پرسەکان. زانینی ئەم تێڕوانینە جیاوازانە شارەزابوون لەم تیۆری جیاوازانە فرەیەک لە فکر لە تێگەیشتن دروستەکات کە یارمەتی دەرمانە بێ بۆ دروستکردنی تێگەیشتنی خۆمان، تێگەیشتنێکی سەربەخۆی خۆمان. یەکێکتر لە سوودەکان بریتە لە بەکارهێنانی پراکتیکی. تیۆریەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان تەنها تیۆری نین، بەڵکو لە ڕاستیە بەکارهێنانیان هەیە. داڕێژەرانی سیاسەت، دیبلۆماتکاران، دەوڵەتمەداران و سیاسەتمەدارانی جیهان لە ڕاستیە گرنگی پێدەن و خوێندنەوەی بۆ ئەکرێت. لێکۆڵینەوەیان دەربارە ئەکرێت وە بەپێی ئەوە دەوڵەتان هەنگاوانن. واتە شتێک نییە کە تەنها لەسەر وەرەقە بێت و هیچ بەکارهێنانێکی پراکتیکی نەبێت، بەڵکو سوودیان لە ئەبینرێت و بەکارهێنرێن. خاڵی کۆتایی دەربارەی سوودەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان شارەزابوون لە تیۆریەکان بریتە لە گەشەدان بە بیرکردنەوەی ڕەخنەی ئێمە. لەبەرەوەی فرەیەکی زۆر هەیە لە بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان، تێڕوانینە جیاوازەکان زۆرن، ئەبێتە هۆکاری گەشەدان بە بیرکردنەوەی ڕەخنەی. کاتێک خاڵە بەهێزەکان و خاڵە لاوازەکانی هەر تیۆریەک ئەزانیت، خاڵە بەهێزەکانی هەر تێڕوانینێک و خاڵە لاوازەکانی ئەزانیت، ئەبێتە هۆکاری گەشەدان بە بیرکردنەوەیەکی ڕەخنەگرانە. ئەمە پێشەکی و پێناسەیەکی کورد بوو دەربارەی هەم تیۆری هەم بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان. پشتیوان بەخوا لە بابەتی داهاتوو باز لە یەکەم تیۆری بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکانەکەین کە ئەویش تیۆری ڕیالیزمی کلاسیکە. تا بابەتی داهاتوو بەخواتان ئەسپێرم.